بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس أي محمد أي إيمان دار بڵێ پەنا دەگرم بە پەروەردگاری خەڵکی بە پادشای خەڵکی بە خودای خەڵکی من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس لشر خراپەی ئەوەی کە وەسوەسە و خەتەرە و خەیاڵ دەخاتە دڵەوە کە خەناسە بریتە لەوەی کە وەسوەسە فڕێدەداتە سینە و دڵ و دەرونی خەڵکیەوە لە جن و خەڵکی لە جنۆکە و ئادەمی زاد ئەوانەیان کە شەیتان سیفەتن